بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەمجارەدا باس لە ئاماری ناڕزاییەکانی مانگی حوزەیرانی ئەمساڵ ساڵی 2025 دەکەین. ڕوودا و زۆرن لە هەرێمی کوردستان ناڕزایەتیش دەرەبڕێ لەلایەن هاوڵاتیانەوە بزانین لە چ ئاس و لە چ جۆرێکا بووە. باش جۆری ناڕزایەکانی حوزەیرانی ساڵی 2005 لەسەر ئەم بابەتانە بوون بە کۆی گشتی 32 ناڕزایەتی دەربڕاوە. شانزەی بۆ موچە بووە، سیانی جۆرا و جۆر بۆ بابەتی دیکە بووە، یەک دانیان بۆ وەستانی جەنگ بووە بۆ وەستانی جەنگی نێوان قەواری زایۆنی و کۆماری ئیسلامی ئێران، سیانی بۆ خزمەتگوزاری بووە، هەروەها نۆدانی بۆ ئەوانە بوون کە دەرچوون و دانەمەزراون بۆ دامەزراندن ناڕزایەتیان دەربڕیەوە کە کۆی 32 دانە بووە. باش ئەی لە بزانین لە کوچ ئەم ناڕزایەتیانە ئەم 32 ناڕزایەتیە لە شار و شارۆچکانی هەرێم چۆن دابەش بوون. بێگومان لە شاری سلێمانی 18 ناڕزایەتی، لە هەڵەبجە 1، لە ڕاپەڕین 1، لە گەرمیان 4، لە هەولێریش 4 ناڕزایەتی لە کۆی ئەم 32 بووە. باش بابین دوو مانگ وەرگین، مانگی ئایار و مانگی حوزەیران، مانگی 5 و 6. لە مانگی ئایارە 31 ناڕزایەتی هەبووە، لە مانگی حوزەیرانە 32 ناڕزایەتی بووە، کۆی هەردوو مانگەکە ئەکاتە 63 ناڕزایەتی لە هەرێمی کوردستان. بابین هەر شەژ مانگەکە وەربگرین هی ئەم ساڵی 2025. مانگی 1 48، مانگی 2 54 ناڕزایەتی، مانگی 3 12 ناڕزایەتی، مانگی 4 23، مانگی 5 31، مانگی 6 32 ناڕزایەتی. بە کۆی ئەم شەژ مانگە بێگومان 200 ناڕزایەتی بۆ بابەتە جۆرا و جۆرەکان لە شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستان ئەنجام دراون. ئەمی کە باسمان کرد لە بەژمارەی ئەمجارەدا ئاماری ناڕزایەتیەکان بوو لە مانگی حوزەیران، هەروەها کۆی ئەم شەژ مانگەی ڕابردوو.